خوێندکاران توێژەشی کاریگەر و شۆڕژێڕن، یعنی لە مێژووی دەیان ساڵی ڕابردوودا ئەو ڕۆڵیان لە ئەوروپا، لە ئەمریکا، لە کوردستان بینیوە. بەنمونە لە ئەوروپا، لە ئەمریکا لە دژی جیاکاری ڕەگەزی، لە دژی شەڕ و هاوکات لە دژی ئێستا کە دژی ئەو زوڵمەی لە غەزە دەکرێتن لەسەر تاسەری ئەوروپا و ئەمریکا، ئەوە هەر خوێندکارانن کۆڵیان نەداوە تا ئێستاکە بەپێی ئەو زانیاریانەی هەیە نزیک 3000 کەسیان گیرایە و ئیتر بەشی زۆریان بەر بووە. لە زۆربەی لە زانکۆکانی ئەمریکا 50 زانکۆی مانگرتن، خێمەیان لە ناو ژوورەکان هەڵدایە، 2 هەفتە زیاترە. بەڕادەیەک یعنی حکوومەتی ئەمریکایان تەنگەتاو کردیە و هاکات ڕسوایان کرد ئەو دیموکراسەتەی کە ئەمریکا بەهانگەشەی بۆ دەکرد، ڕسوایان کرد. لە فەڕەنسا دەستی پێکردیا، لە سویسرا دەستی پێکردی، لە زۆربەی زانکۆکانی ئەوروپا و سکۆتلەندا و ئێرلەندا و ئەو زانیاریانەی هەیە. من هەمبی لە زۆربەی ئەوروپا تەشەنەی سندیە. وەکو وتمان خوێندکاران لە کوردستانیش لە هەشتاکان ڕۆڵەشی زۆر کاریگەریان هەبوو. ئەوان دینەمۆی شۆڕش بوون، دینەمۆی یەکێتی شوعی بوون. ئەوە خوێندکاران لە خۆپیشاندانەکان دژ بە ڕژێمی بەعس ڕۆڵەکی باڵایان دیت. نقطە لێرە دوسێ خاڵە: یەک، ئەو دیموکراسەتەی ئەمریکایان هەڵماڵی، دوو، ئینسانی وانەی ئینسانی بوونیە، مرۆڤ بوونیان لە سەروی هەموو ئایدۆلۆژیەکەوە نیشاندا. بزانن 22 دەوڵەتی عەرەبی، 58 ئیسلامی، 1.5 ملیار ئیسلام بێدەنگە. هەر مانجی یەکەم دیفاعیان لە غەزە کرد، کەچی ئەوانە هەموو دەنگ و ڕەنگەچیان تێدا هەیە. ئەوانەی لە شەقامەکانن، لە زانکۆکانن، ڕەنگی لە هەموو شوێنێک 5 ئەگە عەرەبیە ئیسلامبی. ئەکسەریەتی ئەو خەڵکەی لە بۆ خەڵکی فەڵەستین هاتیتە شەقام، خەڵکی ڕەنگی بیری بۆچینیان دژی حەماس بێ، ڕەنگی بیر و بۆچینیان دژی ئیسلامیش بێ و بەشەکیان ئات ئەوەشن هاوڕێگە سوازشن کەچی لەسەر شەقامەکان. بەڵام ئەو هەموو خەڵکەی کە خۆی پێ ئیسلامە و هەڵگیری ئیسلامە و لەسەر بچووکترین ڕەخنە دنیا خرا دەکە، کەچ کۆڵی دایان هیچ لە بۆ قوربانیەکانی فەڵەستین ناکە. کەسی 30,000یان شەهید بوو، نزیک 100,000 شوازان بریندارە، 2 ملیۆن کەس ئاوارە بوو. یعنی ئەوان ئەو نمونەیانشان دەکە مرۆڤ بوون لە سەروی هەموو بیر و باوەڕێکەوەیە و شەرمەزاری ئەمریکا، ئیسلامی سیاسی و سیستەمە دیموکراسیەکانی کە بانگەشەی دەکەن لە ئەوروپا، هەمووانیان ڕسوا کردیە، هەمووانیان شەرمەزار کردیە. وەکو نمونەیەک هاوکات یەک نمونەی کە زۆر جوانیان پیشاندا، ئەویش ئەوەیە کە ئەگەر سۆسیال میدیا تا ڕادەیەکێک جار زۆر خەباتی جەماوەری و مەدەنی کپ کرد بۆەوە، لاواز کرد، بەڵام ئەوان نیشانیاندا بە پێچەوانەوە سوودێکی زۆر لە خەباتی سۆسیال میدیا لە بۆ خەباتی جەماوەری وەرگیرێ وەرشیان گرت. یعنی ئێستا لە زۆربەی دنیا خەباتی جەماوەری تا ڕادەیەک لاواز بووە، تا ڕادەیەک، بەڵام ئەوان پیشانیاندا کە سۆسیال میدیا دەکرێت سوودی لێ وەربژێ، بەسمان ئەوە نییە خەباتی جەماوەری کپ بکرێت. تر ئەوە ئەزموونەکە لە خوێندکاران بە هیوام هەمومان سوودی لێ وەربگرین، سوود لەو پەیامە مرۆڤ بوونە کە لە سەروی هەموو ئایدۆلۆژیا و زمان و ڕەگەزێکە و هاوکات لەو خەباتە جەماوەری. کاتەش خۆش.